بوارەکەی خۆی لە کارگێڕیدایە، بەڵام ماوەی زیاتر لە 10 ساڵە کاری هونەری ئەنجام دەدات. ئێستاش گەلەریەکی بۆ کارە هونەریەکانی خۆی و فێربوونی کاری هونەری و پێداویستیەکانی لە ڕێگەی پێشکەشکردنی پرۆژەیەک بە ڕێکخراوی جیایزێتی ئەڵمانی و وەرگرتنی ڕەزامەندی لەسەر پرۆژەکە کردووەتەوە. ماوەی ئەم 10 ساڵە لە ماڵەوە خەریکی کاری هونەری بووم. سەرەتای ئیشکردنم بە کاری بەرد بوو، تابلۆکانم بە بەرد ئەنەخشان. دوای کە توانیم پێشانگایەکی تایبەت بە کارە هونەریەکانم بکەمەوە، بیرم کردەوە کە هونەرێکی جیاوازتر بە پێشکەش بە چاوی بینەر بکەم بە شاری هەڵەبجە بکەم. لە گەلەریەکەدا کارە هونەریەکان بە ستایل و شێوازی جیاواز نمایشکراون. هونەرمەندانی دیکەش دەتوانن کارەکانیان بهێنە گەلەریەکە و لەو ڕێگەوە بیانفرۆشن. ئەو شتانی کە لە گەلەریەکە بوونیان هەیە بریتە لە تابلۆ، ئیشی دەستی، هەندێک پێداویستی سەرەتایی بۆ فێربوونی شێوازەکانی هونەری وێنە کێشان بۆ مناڵان بە تایبەتی. تابلۆکانیش لە چەند جۆرێکن، زەیتی، هەندێکیان گوڵی وشکراوە، گوڵی سروشتی وشکراوە، هەندێکیشیان لە بەرد و ئیشی ڕسایکلینە. لە پاڵ گەلەریەکەدا تامی جیاوازی چاو میوەکان هەیە کە مەسعود دایناوە. ئەو دەڵێ 40 جۆر چامان هەیە و لە پاڵ ڕەنگاو ڕەنگی کارە هونەریەکاندا کاتێکی خۆش بۆ و کەسانە فراهەم دەکەن کە سەردانیان دەکەن. لەگەڵ هاوڕێیەکم کە هێنانی سروشتە بۆ ناو دوکانێکیان کافەیەک، ئەو بە ڕەنگ و تابلۆکانی سروشتەکەی هێناوە، ئێمەش بە بۆن و تامی جیاوازەکان و تامە جیاوازی میوەکان ئەو سروشتەمان هێناوتە ناو دوکانەکە. بیرۆکەی دوکانەکەمان توانین بگەڕینەوە بۆ ئەوەی کە ڕۆژانە ئەبینین کە خەڵکێکی زۆر ئەچنە ناو بازار و لە بازار چای ڕەش بەکارهێننەوەی خۆنەوە. مەسعود ئاماژە بۆ دەکات چاکانی ئەوان لەژێر چاودێری ڕێنمایە تەندروستیەکاندایە و بڕاندی باوەڕپێکراون و قبوڵکراون. بە پێی خواست و داواکاری کەسەکانیش چاکان پێشکەش دەکەن. وڵاتی ئێمە لە دێر زەمانەوە لەگەڵ کوڵاندنی چاییە هەبووە. مەسەلەن کاتی خۆی گوڵە حاجیانە یا گوڵە سەرئێشە، گوڵە بەیبوون بەکارهێنراوە بۆ سەرئێشە و کوڵێنراوە و چایەکەی بەکار هاتۆتەوە بەکارهێننەوە. نعنایان بەکارهێناوە بۆی کە بۆری هەناسە و ئەنفلۆنزای لە کۆڵ بێتەوە. گەزەنەیان بەکارهێناوە بۆ بەردی گورچیلە. چادەرمانی و گەلەری هەتوان لە چوارچێوەی پشتیوانی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانە بۆ گەنجانی بێکار کە لە پارێزگای هەڵەبجە ساڵانە لە ڕێگەی وەرگرتنی پرۆژەوە لە کەسانی خاوەن پرۆژە کۆمەکی دارایی دەکرێن و پرۆژەکانیان بۆ جێبەجێ دەکرێت بەبێ بەرامبەر. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.